ناوچەی پیشەوەرانی ناحیە خورماڵە کەمبوونەوەی کاتژمێرەکانی کارەبای نیشتیمانی کاریگەری لەسەر ئیشوکاری ئەمانش داناوە. پیشەوەرێک دەڵێت دەبێت چەندین سەعات چاوەڕێ بکەین تا کارەبا دێتەوە بۆ ئەوەی دەست بە ئیش بکەین. وڵا کارەگەری لەسەر ئێمە هەیە چونکە ئێمە ئیشمان زۆرجار بە کارەبا ڕۆ نمونە بە دلێرێک کونیەکە دەژێکە یا لەحیمێکە یا کۆسرەیەکەی کارەبای ئێمە لەگەڵ کارەبای عامی ماڵان نایەتەوە. ئەبایە کارەبای ئێمە جیابای منتیقەی سناعی چونکە هەموو پیشەوەرانی سلێمانی و سەی سایقڵانە هەموو منتیقە سناعەکان کارەبایان هەیە بە دایمی تا ئێوارە بەس بە شەوانیانە. بۆ نمونە من ئەگەر تۆزە لەحیمم بێ ئەبێ ڕاستم تا کارەبایەتەوە سەعات 4 ساعت 4 بەیانی ئەیبڕن بۆ 4 ئێوارە. کەمبوونەوەی کارەبای نیشتیمانی تۆڕی ڕێکخراوەکانی ناحیەکەی هێنایە دەنگ بۆ دۆزینەوەی ڕێگەچارەیەک بۆ کێشەی کارەبا کۆبوونەوەیەک بە ئامادەبوونی سەرجەم ئەنجومەنەکانی گوندەکان بەڕێوە چوو. دواتر دەستەیەک بۆ بە دوواداچوون و سۆراغی گرفتی کارەبای نیشتیمانی لە ناحیەکە پێگەنرا. بە توجاری کارەبای پێفرۆشە کابرام بلە سلێمانیە لە پاڵ منە ڤێلایەکی لەوانەیە شەو سبلەکەی نەکوژێت و کارەباکەی بە ئامیشەکە جا ئەمە بارگرانێکە لەسەر شانی هاوڵاتیک دروستەوە لە خوورماڵە. ئومێ دەکەین ئینشاءڵڵا ئەمە هەنگاوێک بێ بۆ ئەوەی بتوانین بەڕێی ئاشتیانە و بابەتیانە بتوانین بە دوواداچوون بۆ کێشەکە بکەین و ئینشاءڵڵا بکەینە چارەسەرێکی گونجاو. جاران نزیکەی 16 ساعت کارەبامانم بەڵام ئێستا کەمی کردووە لە 10 ساعت کەمتریشە بۆیە ئەمە پێویستی کرد بەم کۆبوونەوەیە کە وەکو دەستەیە یا وەکو دەستەیەک بۆ چارەسەرکردنی یا داکۆکیکردنی لە مافیا وڵاتیانی ناحیەی خورماڵ لێرە کۆبوونەوەمان کردووە بە لایەنی پەیوەندیدار بەتایبەت لایەنی سەرجەم نوێنەری حکومی و حیزبیەکان هەروەها ئەنجومەنەکان ماناگەدار کردونەتەوە لێرە کۆبوونەوەیەکمان تاوەکو بە هەمومانەوە بتوانین چارەسەرێک بۆ ئەم گرفتەی کەمی کارەبا بدۆزینەوە. بە پێی زانیاریەکانی پەیام 700 شوێن لە ڤێلا و ناوچەی گشتیاری لە ساڵی 2022 لە سنووری ناحیەکە کارەبایان پێدراوە کە لەسەر هەمان وێزگەی کارەبای خورماڵن. ئەوەش بۆ کارێکی سەرەکی کەمبوونەوەی کاتژمێرەکانی کارەبا دادەنرێت. لە کاتێکدا خوورماڵ جۆزەی 16 ئەمپێری و زیرەکی کارەبایان بۆ دانرا و پێشتر زیاتر لە 16 کاتژمێر کارەبایان پێدەدرا بەڵام ئێستا لە 24 کاتژمێردا کەمتر لە 10 کاتژمێر کارەبا دەدرێت با وڵاتیان. ناحیەکە پێویستی بە 30 مێگاوات کارەبا هەیە و تەنیا 20 مێگاوات دێتە وێزگەی ناحیەی خوورماڵ. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی خوورماڵ.